ئەمڕۆ تەوەرێکیشمان لەسەر بابەتی ژینگەییە و لەسەر ئەوەیە کام ساڵ بەداخەوە ئەیڵێن کە وشکە ساڵیە، یعنی ڕێژەیەکی ئاو زۆر کەم بۆتەوە، بە تایبەتی هەندێک ناوچەمان هەیە کە ناوچەی گەشتیارین کە ساڵانە بەردەوام ڕێژەیەکی باش ئاویان هەیە. یەکێ لەو ناوچانەی کە ئێمە هەمیشە سەردانمان کردووە بەوانەی کە گەشتیاریش لە دەرەوە هاتوون سەردانیان کردووە هەورامانە کە ناوچەیەکی جوان و سروشتێکی جوان و تایبەتمەندیەکی جوانی خۆی هەیە. بەڵام بەداخەوە ئەم ساڵ هەندێک لەو ناوچەیە وشکە ساڵی بەخۆیەوە بینەوە، یاخو بەگشتی بڵێن ڕێژەی ئاو لەو ناوچەیە کەم بۆتەوە. ئێمەش ئەمڕۆ گفتوگۆ لەسەر و بابەتەکەین هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە و لە هەمان کاتیشا ئەو ڕێژەی کە ئێستا هەیە چۆن بتوانین پارێزگاری لێ بکەین و لە هەمان کاتیشا لە ڕووی ژینگەییەوە تا چەند کار لەسەر ئەوە کرێت کە بتوانین هەوڵ بین ڕێگای تر بدۆزینەوە کە ئاو گلبینەوە بۆی کە بتوانین ژینگەی ئەو ناوچەیە بەرەو وشکی نەڕوە. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز سارا سەلام وەکو بەرپرسی بەشی ژینگەی لە ڕێکخراوی نوێ و هەروە خات و هێرۆ وەکیل بەرپرسی بەشی ژنان لە ڕێکخراوی نوێ کاردوو بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. زۆر بەخێر بێن، بەیانیتان باش زۆر سپاس، زۆر بەخێر بێن. ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە و زۆر جار کاری لێ سەرکراوە لە ڕووی میدیاییەوە لە ڕووی ڕۆژنامەکانەوە بۆی کە بزانین ئەم کاریگەری وشکە ساڵیە بە تایبەتی لە ناوچەی هەورامان کە ئێوە لە ڕووی ژینگەیی و ڕۆشتون و کارتان لەسەر بابەتە کرۆ بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ سوپاس بۆ بەرنامەکەتان و زۆر بەخێر بێن. سڵاو لە بینەرانی کەناڵی کورسات. دیارە وشکە ساڵی وەک هەموو ناوچەکانی جیهان ئەم ساڵ بەڕێکی هەرێمی کوردستانیشی گرتوێتەوە بەداخەوە و هۆکاری وشکە ساڵیەکەش کەمی بڕی بارانبارینی ساڵی ڕابردوو بوو کە بەداخەوەی باران نەباری کە ناوچەکانی کوردستان و بیرەکانمان ئاوی سەرزەوی و ژێرزەوی پێتێر بکرێت و ئەم کەمی بڕی بارانبارینەش کاریگەری هەبوو لەسەر تەواوی ناوچەکان و تەواوی سێکتەرەکان و ئاو لە بەشی سەرزەوی و ژێرزەوی کەمی کرد و ئەم کەمیەش بەداخەوە ئەیڵێن کە هۆکار بوو بۆی کە زۆرێک لە ناوچە سەوزەکانی هەرێمی کوردستان لە ناو بچن و بە تایبەتیش ئەو ناوچانەی کە گەشتیارن و گەشتیارێکی زۆر ڕویان تێکاتێکێ لەو ناوچانە ناوچەی هەورامان بوو کە کاریگەریەکەی زۆر لە ناوچەی هەورامان ئەمساڵ بە دەرکەوت کە لە 100 ساڵی ڕابردووە بەداخەوە ئەیڵێن کاریگەریەکی ئاوها لەم ناوچەیە ڕووینەوە و کەم ئاوی و وشکە ساڵی و وشکبوونی دار و درەختەکانی بەخۆیەوە نەبینی و بەداخەوە بینە لای خاتوێرە تۆش بەخێربەی سەرچاوان ڕێکخراوی نوێ کار و چالاکیەم ڕێکخراوە چییە؟ سپاس بۆ بەرنامەکەتان. ئێمە ڕێکخراوی نوێ بۆ پاراستنی ژینگە و مافەکانی ژنان حەزەکەم هەر لەسەر تاوە کوتێک لەسەر ڕێکخراوەکە باس بکەم. لە ساڵی 2004 کوستانتەرێک ڕادیۆیەکیشمان هەبوو دامەزراوە، دواتر لە ساڵی 2012 کاتێ فەرمانگەی ڕێکخراوە ناحکومەکان دانرا ناوی خۆمان تۆمار کرد وەکو ڕێکخراو. لەو کاتەوەی تا ئێستا ئێمە حەڤە پرۆژەمان وەرگرتۆ جێبەجێمان کردووە. ئێمە ئیشەکانمان لە 3 بەش پێکهاتووە، بەشی ژنانمان هەیە لەگەڵ بەشی ژینگەیە و بەشی میدیا، ئەمانە هەرێکیان تایبەت چالاکی خۆمانە بێت. ئێمە وەکو بەشی ژنان چەندین چالاکیمان هەبووە لە وارەیە وەکو ڕێنمایی و هۆشارکردنەوەی ژنان لەسەر یاسای ژمارە 8 ساڵی 2011 کە ئەمە یەکێکە لەوانەیە کە ئێمە بەردەوام ئیشی لەسەرەکەین و بەشی ژینگەوە ساراخان خۆی دواتر ئاماژی پێیا و میدیاشمان هەیە. ئێمە چەندەها کەسمان هەبووە لە کاری میدیای ڕاهێنانمان پێ کرد و خۆشبەختانە ئێستا لە کەناڵەکانی تر ئیشەکەن. زۆر باش، دەستان خۆش بێت. دەستان خۆش. هاتو سارا با بێنە سەر ئەوەی کە زۆر جار ڕێکخراوەکان وەکو تیمێک کارەکەن، هەوڵێن کە ئەو گرفتانەی کە هەیە بتوانن بەیەکەوە چارەسەریکەن. ئێوە کە ئەم وشکە ساڵێ لە هەورامان و هەندێک لە هاوڵاتیانی ئەوێ لەوانەیە کۆمەڵە زیانیان پێکەوت بێ، ئەوەکو ڕێکخراوەکەی خۆتان هەڵمەتی ئێوە چی بوو کە بتوانن کاری لەسەر بکەن؟ لە ئەم ساڵە ئێمە ڕێکخراوی نوێ بۆ پاراستنی ژینگە و مافیژنان بەشی ژینگەی ڕێکخراوی نوێ ئەلبەتە پرۆژەیەکمان هەیە. ئەم پرۆژەیە لەژێر ناونیشانی باکوردستان سەوز بکەین کە پاڵپشتی دارایی لە ڕێکخراوی بیۆمزێتی ئەڵمانیەوە وەرەگرێت. هەستاین بە ڕووپێویکردنێک بۆ وشکە ساڵی لە ئەم ساڵە لە ناوچەی هەڵەبجە و هەورامانیش بە تایبەتی و لە ڕووپێویەکەمانە ئێمە ژمارەی ئەو کانیاوانەمان وەرگرت کە لە منتیقەی هەورامان هەیە بزانین ئاستی وشکە ساڵیەکە لە چ ڕادەیەکایە
و چەند لەم کانیاوانە وشکیان کردو و چەند ئاویان پێوە ماوە ئایا تا وەرزی بارانبارین چەندی تر لەم کانیاوانە وشکەکەن بۆیە ئێمە لە 25 ناحیە و شارەدێ و ناحیە و گوندی ناوچەی هەورامان هەستاین ڕووپێویەکەمان ئەنجامما و لە ئەنجامی بەدواداچوونماندا لەم 25 ناوچەیە بۆمان دەرکەوت کە ژمارەی کانیاوەکانی ناوچەی هەورامان 255 کانیە لە کۆی ئەم 255 کانیە زۆر بەداخەوە 166 کانیان بە تەواوەتی وشکی کرد بەداخەوە ڕێژێکی زۆرە و ئەو ڕێژەیەشی کە ماوەتەوە بەڕاستی ئەمە جێگەی داخە دیسان زۆر بە کەمی ئاویان پێوە ماوە یعنی ئەمە کاریگەریەکی زۆر ڕاستە و خۆی لەسەر ناوچەکە و لەسەر بژێوی دانیشتوانی ناوچەکە لەسەر کەمی بەرهەم و وشکبوونی ڕوبەرێکی کاریگەریەکی لەسەر بەروبوومی ئەو ناوچەیە کردووە ئەم کەمی بەداخەوە ئێڵێن ینی دانیشتوانی ناوچەکە لە ئەم ساڵا چاوەڕێی بەرهەم ناکەن لەبەرەوەی کاریگەریەکەی ئەو نەزۆرە ینی کاری لەسەر بەشێکی زۆری وشکبوونی درەختەکانیش کردووە بەڕاستی ینی ئێستا خەڵک خواخوایەتی کە درەختەکانیان ینی خوای بکات باران زوو ببارێت و لە وشکبوون ڕزگاریان بێت ینی خەمی ڕاستە و خۆی ئەوان تەنها وشک نەبوونی باخەکانیانە لە ئێستاە بۆیە کاریگەریەکە ئەو نەزۆرە ینی ئەگەر بێت و چارەسەرێکی بە پەلە و گونجاوی بۆ نەدۆزرێتەوە لەوانەیە کار لە کەمی گەشتیار و کار لە وشکبوونی درەختەکانی ناوچەی باشە ئەو کاریگەریانەتان بەدی کردو تا ئێستا بۆ نمونە بەهۆی کەمی ئاوە یاخود بۆی وشکە ساڵیەوە هاتنی گەشتیار بۆ ناوچەیە ئەم ساڵ کەمتر بوو بێت بەڵێ ئێمە خۆمان سەردانی مەیدانیمان بۆ هەموو ناوچەکانی هەورامان کردووە و کاریگەریەکانیان هەر ئەگەر کەسێکی ئاسایی بە گەشتێک بچێتە ناوچەی هەورامان و ناوچەی زەڵم یعنی هەر بە ڕێگاکەیە کە ئەچیت کاریگەریەکە دیارە لەسەرەوەی کە زۆربەی درەختەکانی قەراغ جادەکانی ژوشک بوون بەداخەوە ینی کاریگەریەکە زۆرە خەڵکی گوندەکان خۆیان هاواریان لەوە کردووە کە ئێمە یعنی چارمان نەماوە کە ئاو نەبێت ناچار بووین زۆربەی باخەکان هەروازیان لێ هێناون لە ئاو دێراندنیان ئەمە بەڕاستی جێگەی کارەسات و جێگەی داخەکە کە ناوچەیەکی ئاوەها هاوینە هەوارێکی لەو شێوەیە ناوچەیەکی گەشتیاری پڕ ئاوی لەو شێوەیە ئێستا زۆربەی ناوچەکانی وشکبوونەکانی وشکبوون زۆر جارەڵێن کاری ڕێکخراوەکان خاتوێرۆ ئەکەوێتە سەر ئەوەی کە گرفتەکە بخاتە ڕوو بۆ بەرپرسان بۆ کاری حکومات بۆی کە کەسانێ بێن لە ڕووی ژینگەیەوە بتوانن کار لەسەر ئەم بابەتەکان ئەڵێن ئەمە هۆکارێکە سروشتیە و کەمی بارانە لە ساڵە بەڵام ێستا گە بچین لە هەوراما هەندێک خەڵک بدوێنین ئەڵێ هۆکارێکی تری سەرەکی هەوێش دروستکردنی سەدەکانە لە وڵاتی دراوسەی ئێرانەوە کە دروستکرا ڕێژەی ئاوکەم بۆ تۆ لەسەر ئێمە ئێوە هەوڵتان نەیەوە کە ئەوەی بینیوتانە بە چای خۆتان ئەوەی کەی بینین لە وێنەکانە ئەی بینین کە سەرچاوەکان کەم بۆ تۆ بیخەنە بەردەمی بەرپرسەکان بیخەنە بەردەمی پارێزگاری هەڵەبجا بیخەنە بەردەمی قایم قامبووی کە بتوانێت ئەم گرفتە بە ڕێگایەکی تر چارەسەرکەن بەتەکید خۆی ئیشی ڕێکخرا ئەوەیە تۆ ڕێکخرا حکوومەت نییە ناتوانانی ئیشی گەورەکە بەستەنها ئەوەیە تۆ بەرچاوڕوونێت بۆ حکوومەت ئیشەکان ڕوونەکاتەوە ئێمە وەکو ساراخان ئاماژەی پێکرد ئێمە ئەو ڕاپرسیەمان کردو ڕۆشتوین گەڕاین لادێ بەلادێ ینی ئامارەکانمان وەرگرتو ئێمە تەنها ئەومان لەسەرە کە ئەمە پامی ئێمە ئەو خەڵکە بگەێنین بە حکوومەت ئەوە ئیتر حکوومەت خۆی ئەبێ ئیشی لەسەرکە ئێمە لە ماوەیە کوندی ڕۆژنامە نووسمان کرد کە ئامارەکانمان بڵاو کردەوە یامان پەیوەنددارەکانی پارێزگای هەڵەبجە پارێزگای قایم قامە کە ئەوان ئەبێ ئیشی لەسەرکەن لە مەودا ئەرکی ئێمە تەنها ئەوە بوو ڕاپرسی بوو کردمان داواکاری خەڵکمان گەیان بە حکوومەت ئیتر ئیشەکە ئێستا قورسترە بێ ئەبێ ڕاپرسیەکە ببوورە زیاتر خەڵک چیەوە لەسەر ڕاپرسیەکە بەڕاستی گلەی هەبوو کە حکوومەت چەند جار ئەوان داوایان کردووە کە بەهانایان بچێ بۆ نمونە هاوکاریان بێت کانیەکانیان پاکات ئێستا زۆر کانی هەیە لەوانەیە بە پاکردنەوەی کەمێک ئاوی لێ بێتە دەرەوە بەڵام حکوومەت تا ئێستا نەچوە بەدەم داواکارەکە یا بۆ نمونە بیر جارێ وایە ئێستا یەکێک لە ئەو شوێنانەی کە تەوێڵەیە کە خەڵک بە نایاسایی بیر هەڵەکەنێت ئەمەش خەڵک ناڕاستێکی زۆر خەڵک ینی پێیان ناخۆش ئەڵێ ئەم ئاوە بۆ نمونە کانەکە لەوانەیە ئومێد هەیە ساڵێکی تر ئەگەر باران باشتر بێت کانەکان دووبارە بتەقنەوە ئاویان لە بێتە دەرەوە بەڵام ئەگەر تۆ هات و بیرێک هەڵکەنی لەوانەیە بچێتە سەر ئەو دەماریکانیە ئاوەکەنێت بۆیە ینی خەڵک زۆر داواکارە کە حکوومەت هاوکاریان بێت و بەدەم داواکارەکانەوە بچن زۆر باشە خات و سارا بە شێوازێکی گشتی باست لەوە کردت ئێمە توێژینەوەکەتان ئەنجام ماوە کە هەروەها ئەوە شت خستە ڕووکە کاریگەرەکانی وشکە ساڵی لە هەورامان چی بووە لە ئێستا ئەوەی کە گرنگ بێ هەنگاوی بۆ بندرێت چییە؟ بەڵێ بەداخەوە ئێڵێن بەداخەوە ینی
حکوومەت پلانێکی ئەو توی نەبوو بۆ پاراستنی ئاو لە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە ئەگەر خەمێک لە ئاو بخۆین یعنی گرنگە لە کاتی وەرزی ئاوە ئێمە خەم لە ئاو بخۆین بۆی خوا نەخواستە ئەگەر ساڵی داهاتوو ئاوکەم بوو ئێمە بتوانین ئەو ئاوەی کە هەمانە و خزممان کردو بەکاری بهێنین یعنی تۆ لە کاتێکا کە ئێستا وشکە ساڵێ و ئاو نەماوە چ خەمێک ئەخۆیت لەوەی کە ئاو نییە یعنی بەڕاستی بۆیە حکوومەت هەمیشە پەنا بۆ ئەو کاتانە بات کە قەیرانەکە دروست ئەبێت و ئاوەکە نەماوە بۆیە گرنگە ئێمە لە ئێستاە کاتێکە کە وەرزی بارانبارینە وەرزی ئاوە ئێمە خەم لەوە بخۆین کە ساڵی داهاتوو ئەگەر ئاو نەبوو ئێمە بە چی ئاودێری باخ و درەخت و سەوزاییەکانمان بکەین گرنگە ئێمە ئەوە بڵێن کە ئێمە ناوچەی زۆر گرنگمان هەیە لە کوردستانە کە ئەتوانین بەنداوی بچوو بچووکیان تا دروست بکەین ئێمە ئەتوانین لە هەورامانە ئێستا بەنداوی بچوو بچووک دروست بکەین ناتوانین بڵێن ڕوبەری گەورەمان هەیە وەکو بەنداوی دوکان و دەربەنی خان کە بتوانین ئێمە ئاویان تیاگل بینەوە بەڵام خۆ ئەتوانین لە ڕێگەی خەزمکردنی ئاوی باران کە خۆی یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی ئاو کە بەداخەوە تا ئێستا لای ئێمە ئەم ڕێگەیە بەکار نەهێنراوە بتوانین لە کاتی بارانبارینە ئێمە ئاوی باران خەزم بکەین بیان بکەینە ژێرزەوی کۆیان بکەینەوە ئەمەمان بەکار نەهێناوە حکوومەت ئەتوانێت وەکو پلانێک بۆ ساڵانی داهاتوو کە ئەگەر خوای نەکردە ساڵانی داهاتوو دیسان بشکە ساڵی بوو بتوانین لە وەرزی بارانبارینە ئێمە ئاوەکان ئاوی باران کۆ بکەینەوە وسەدی بچووک لێبین بۆ ئەو ناوچانەی کە پێ ئەتوانین و تیا دروست ئەکرێت بۆی ساڵی داهاتوو ئێمە بتوانین سووری لێوەربین و خۆخوا نەخواز ئەگەر ئەم ساڵیش بێت و باران کەم بێت ئەو کاتە کارەساتی گەورە بەڕێوەیە بۆی کە ئێمە ناتوانین لە کۆنتترۆل دەرەچێت و چۆن باخدێری یان ئاوی باخەکانمان بدێری بۆیە گرنگە حکوومەت ئەم پلانانە جێبەجێ بکات بە کۆکردنەوەی ئاو بە خەزنکردنی ئاو بە لێدانی سەدی بچووک لەو ناوچانەی کە ئەتوانین دەستا خۆش بێ سپاس بۆ خەمخۆریتان بگومان ئەمەش هەوڵێکی زۆر باشی ئێوەیە بۆ ئەوەی کە ئەو کاریگەریانی کە لەسەر سروشتی جوانی هەورامانە بگەێنە شوێنی خۆی بۆی ئەوانش لە ماوەیەکی زۆر کەم و کورتا چارەسەری بارودۆخەکە بکەن دووبارە سپاس بۆیەوە